سڵاو ڕۆژتان باش بەیانیتان باش بۆ هیواییکە ڕۆژێکی باشتان دەست پێ بێت هیوادارم تەندروست و لەش ساغ و سەلامەت بن ئێستا لە هەر کوێیەکن کە بینەر و بیسەری بەرنامەی ڕۆژ باشن بێگومان ئەم ڕۆژ وەکو ڕۆژەکانی دیکە ئێمە لەگەڵتانین بە کۆمەڵی بەڕگە و بابەتی سەرەکی ئەمڕۆمان کە باسی لێواکەین دەمانێت بزانین چۆن بتوانین هەوڵی ئەوە بدەین کە ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر بکرێنەوە یاخود بتوانین بە شێوەیەک ئەو هۆشیارانە زیاد بکەین بۆ ئەوەی کە پێکدادان لە نێوان ئۆتۆمبیلەکانە بەهۆی سەرنشینەکانەوە کەم ببێتەوە چونکە دەزانین ساڵانە لە جیهان 1.35 ملیۆن خەڵک بەهۆی ڕووداوی هاتوچۆوە دەکوژرێت و دەمرێت و گیان لەدەست دەدات و لە سەدا یاخود 20 ملیۆن بۆ 50 ملیۆن کەسیش بەرکەوتەی ڕووداوەکانی هاتوچۆ ئەبن بۆی کە کەمترین هاوڵاتی ئێمە لەناو ئەو ژمارەیە بن و زیاترین خەڵک پابند بن بە ڕێکارەکان لە هاتوچۆ و پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن ئەمڕۆ تەوەرەکەمان سەبارەت بە ڕێگاڵبان و هاتوچۆ ئەبێت ئەمە تەوەری بەرنامەکەمان وە بۆی کە ئاگاداری هەواڵەکانی جیهان بین بەگشتی و هەواڵەکانی عێراق و کوردستانش بە تایبەتیەوە بێگومان با کورتێک لە هەواڵەکانیش لەگەڵتانی وەجگەلەوە کۆمەڵی بڕگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە هەر لە بابەتانی کە پەیوەندی بە خانمانەوە هەیە بۆ جوانکاری و هەر لەو بابەتانی کە پەیوەندیان بە زانیاری هەیە کە لە ڕۆژانە ئێمە سوودمان پێئەگەێنێت بۆیە دەچینە ناو کورتەی هەواڵەکان و دواتر دەگەڕێینەوە ناو بڕگە و بابەتەکانی دیکەی ڕۆژ باشی ئەمڕۆ. شاندێکی پارتی لەگەڵ نووری مالیکی و محەممەد حەلبوسی کۆبەوە شاندێکی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکی پارلەمانی عێراق و نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە بەغدا کۆبووە لە کۆبوونەوەکەدا جەخت لە هەماهەنگی و پەیوەندی نێوانیان کرایەوە هەروەها داوایان لە حکوومەت کرد ئاسایش و سەقامگیری بسەپێنێت و پارێزگاری لا دامەزراوە گشتی و تایبەتەکان بکات هاوکات حەلبوسی و مالیکی نیگەرانی خۆیان لە هێرشی سەر بارەگای لەقی پێنجی پارتی لە بەغدا دەربڕ. ناوی زانکۆکانی کوردستان لە ڕێبەری وەرگرتنی قوتابیانی عێراق تۆمار کرا. وەزارەتی خوێندنی باڵای عێراق ناوی هەموو ئەو زانکۆیانی هەرێمی کوردستان کە دانی پێداناون لە ڕێبەری وەرگرتنی قوتابیان بۆ ساڵی 2020 بۆ 21 تۆمار کرد. لەمە دوا قوتابیانی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەتوانن داوای کورسی خوێندن لە زانکۆکانی کوردستان بکەن. ئەو بڕیارەش دوای هەوڵی چەند پەرلەمانتارێکی کورد لە بەغدا دەرکرا. عێراق بەهۆی تەشەنەکردنی کۆرۆنا سەرژمێری دانیشتوانی دواخست. خالید بەتاڵ وەزیری پلاندانانی حکوومەتی عێراق ڕایگەاند هەمووان گرنگی ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوان دەزانن بەڵام بەهۆی قەیرانی دارایی و ڕێوشوێنی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا پرۆسەکە دواخرا. ڕاشی گەیاند گرنگە عێراق داتای ڕاستەقینە لەبارەی دانیشتوانی دەستەبەر بکات بۆ ئەوەی دادپەروەری کۆمەڵایەتی جێبەجێ بکات و گەندەڵی دارایی لەناو ببات. سعودیا ئافرەتێک دەکاتە باڵوێزی وڵاتەکەی لە نەرویج بۆ دووەم جار لە مێژووی سعودیا پۆستی باڵوێز بە ئافرەتان دەدرێت. لە چوارچێوەیەشدا ئەمەل بنت ئەلموعلێمی وەک بەڵوێزی سعودیا لە ئۆسلۆی پایتەختی نەرویج لە بەردەم شا سەلمان سوێندی یاسایی خوارد ئەمەل عەلێمی لە بواری پەروەردە و گەشەسپێدانی مرۆیی کاری کردووە. خوشکی نوێنەری هەمیشەیی سعودیە لە نەتەوە یەکگرتوەکان 2 ساڵ لەمەوبەریش ڕیما ئال سعود وەک باڵوێزی سعودیە لە واشنگتن دەستنیشان کرا. میلانیا ئامادەی هەڵمەتی بانگەشەکەی هەڵبژاردننی ترامپ نابێت. بڕیار بوو بۆ یەکەم جار دوای ساڵێک میلانیا ترامپ خانمی یەکەمی ئەمریکا بەشداری لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی هاوسەرەکەی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا بکات. بەڵام ستاڤان گریشم بەڕێوەبەری کەمپی هەڵبژاردنەکانی ترامپ ڕایگەاند بەهۆی توشبوونی میلانیا ترامپ بە کۆرۆنا ئامادەی کەمپینەکە نابێت. ئاماژەی بەوەش کرد هێشتا میلانیا لە ژێر چاودێری پزیشکیدایە و دڵنیان کە لەباری تەندروستی باش ببێت ئەو کاتە ڕێگەی پێدەدەن ئامادەی کەمپینەکان بێت بەڵام ئێستا ئامادەی کەمپینەکان نابێت. بەڵە پێکەوە دەچینە ناو بڕگەکانی دیکەی ڕۆژ باش.
بەڵێ لەو بابەتانی کە ئەمڕۆ دەستی پێ ئەەکەین بۆەوەی کە بابەتەکە هەموو زەی هەیە و هەمیش ئەو کەسانی کە حەز بە وەرزشی شاخەوانی دەکەن ئەم بابەتیان بەلاوە سەرنجڕاکێشە بێت و ئێستاش خەڵکێکی زۆر لە کوردستان ڕۆکەنە ئەم وەرزشە لەم چەند ساڵانەی دواییدا وەرزشی شاخەوانی لە ناو گەنجان و دانیشتوانی دەڤەری ئاکرێ زۆر زیادی کردووە بەڵام سەرپەرشتیارانی گروپەکانی شاخەوانی لە شارەکانی دیکەوە ئامانجیان دروستکردنی دۆستایەتیە لەگەڵ سروشت و ژینگەی هەرێمی کوردستان با ببینی شاخەوانان چۆن بەرزایی و چیاکان لە شاخەکانە پیاندا هەڵدەشاخێن. ئەو ji çavanên akirê û derdûranin yê rahênanên pêşrêveçûnê encamdin ji bo ku bi hesanî û leşek germ bişên bilindî çiyayê serê sada bibin. Ev ê werzişa çiyavanî li vê deverê di van çend salên dawiyê de bi awayek diyar serinca genc û lawên deverê ya bi dûvxwe de rakêşay. Kesên serkêş di navê de bi vî awayî بحثا وی ورزشی کن. سنور قضا آکری هم داشتیم بیشتر نگو گروپ چوین آکری اول 4 سال ما دست بشوله کردی. یعنی وقتی جدال گروپ رنگ آکود بیشتر زود بر فرمان نبیتن بس حذف کردن. یعنی ورزش چوانی زیاده تر هاتی جارا هم داشت نسری آکری احتمال هم گشت بایناف یک دو نفر کنن که رنگ ده ها خلق چه بی کو گروپ و مجموعات سردانا نام سروشت نخواست مچیات کن. کسین که دنوا وان گروپین چیاوانی دا کم دبن جهو نافچین جدا جدانه و دویش یک نزیک بونه دا اوان جبلی دوستاتیا جنگه دوستاتیا لحف نزیک بونه جی دناف بره دا برونی پیدا دبید. بەهۆی وەرزشی شاخەوانی بەهۆی گەڕانەوە بەهۆی بینینی سروشتەوە ئەوانە زۆر تەسیری لێ کردووم ێستا کەسێکی ترم بەڕاستی خۆشێکی تری پێبەخشیوم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە چەندین کەس دەناسی چەندین هاوڕێی نوێ دروست دەبێت وەکو شاخەوانەکان ئێستا من ئەگە خۆم باسکەم لە سەرتاسەری کوردستان شاخەوانەکان برادەرایەتیم هەیە و دۆسایەتیم هەیە. اف ورزشا چیاوانی لگور آرمانجا خواه جبلی کو سرکشیه دوستاتیا که باش دناف براوان گنجولاوان و جنگه دا پیداد کرد. لورا کسین کو تولید بن خواست زیده تر به دوستین جنگه دن ناساندن. هاتنا تای بلی بجگیل هندک ورزشه که خوش و باشه بوله شمروه دروست کردن دوستایتیه که با چیایمه دوباره جانوا چیایه و بلاف کردن هوشیاریه که جنگیه دیگه گروپ چیاوانی. اف ورزشا چیاوانی جبلی کویا تجید سرکشیه یا بوی امرازک جبوان کسان ین کو دوی دوستاتی دناورا جنگهی و ولاتیان دا پیدا بکن لورا زیده تر دناوه دا دروشمن سروشت پارێزیەتên بەڵاو کرن. آری حسین کوردستان 24 ئاکرێ. بەڵێ هەر لە سەرەتای بەرنامەوە باسمان لەوە کرد کە تەوەری ئەمڕۆمان لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ و چۆن کارێک بکرێت کە قەرەباڵغی سەر شقامەکان کەم بکرێتەوە ڕووداوەکانیش کەم بکرێتەوە. هەر بۆ مەبەستەش میوانێکمان لەگەڵدایە لە ئستۆدیۆکە کۆمەڵە پرسیاری لەکەین بێگومان میوانێکی دیکەشمان لەگەڵ بێت بەڵام ئەوەی کە ئێستا لە ئستۆدیۆ ئامادەیە لەگەڵمان زۆر بەڕێز ئەمید قادر سدیقە کە سەرۆکی ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆیە و هەروەها دیلمان حەمە ناسەح کە حەمە نادر کە بەڕێزی شیان لا سلێمانیەوە لەگەڵمانن کە ئەویش سەر بە ڕێکخراوێکی هەمان شت هاتوچۆیە و لەڕێ هەردووکیانەوە ئێمە هەڵی ئەوە ئەدەین کە بزانین ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی ئەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ زیاد بکات یان ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی ئەوەی کە قەرەباڵغی لەسەر شقامەکان دروست بکرێت چونکە ڕێگاوبان یەکێکە لە سەرەکی ترینی ئەو هۆکارانەی کە دەبێتە هۆی ئەوەی ڕووداوەکان کەمتر ببێت و هەروەها ئێمە ئەمانوێت دووردەکاری زیاتر لە خودی میوانەکان بپرسین بۆ من دەمە لای بەڕێز عەمید قادر سدیق یاخوا بەخێر بیت. سپاس و پێزانین بۆ تەلەڤیزیۆنی 24 تەمەناکەم سەرکەوتوو بن. زۆر زۆر سپاس دەکەین. هیچ ئامارێکتان لا هەیە کە بزانین چەند ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەن؟ طبیعی پێشەکی من حەزەکەم دەستخۆشی لە
سروەشی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بەڵێ بۆ ئەو شەقامە سەرەکیی کە کردیەوە ئارام بەخشە بۆ سەرجەم شوفێرەکان و بەڕاستی من یەکێک لە ئاوەتە هەرە دێرینەکانم ئەوە بوو کە لە هەرێمی کوردستانە پەرە بدێ بە دروستکردنی شەقام. یعنی من یەکێک لە ئاوەتە هەرە گرنگەکانم هاتۆتە دی چکە بەڕاستی مەسلەی ڕێگا هۆکارێکە بۆ پیاکدادان و وەرگەڕانی ئۆتۆمبیل و کارەساتی دڵتەزیێن. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت ملیۆنێک و 600,000 ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەیە. ئێستا هەر لە ناو شاری هەولێرە زیاد لە 600,000 سیارەت تۆمار کراوە بێژگە لە ئۆتۆمبیلی حکومی. طبعا ئەم هەموو ئۆتۆمبیلە پێویستە شەقامی بۆ بەرفراوان بکەیت چونکە ئەگەر شەقام نەبێ ئەو هەموو ئۆتۆمبیلە ئەبێتە بارگرانیەک لەسەر شاری هەولێر و شارەکانی کەی هەرێمی کوردستان و خنکانی هاسۆر زروبێ خنکانی هاسۆر هۆکارێکی خراپە احتیمالی سیارەیەک بسووتێ چەندین سیاری کە دەسووتێ یاخود احتیمالە سیارەیەکی ئسعاف نەخۆشێکی پێبێ بەهۆی خنکانی هاسۆ نەتوانێت ئەو نەخۆشێ بگا یا ڕووداوێکی سروشتی یا غێر تەبیعی دەبێ سیاری فریاکەوتن ناتوانێت بچێتە ئامانجەکەی خۆی پێچێ لەبەر ئەوە ئەم نسبەتی هەموو ئۆتۆمبیلە پێویستە بۆەوەی کە شەقامەکانی بۆ بەرفراوانتر بکەیت لە شارەکانی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی چوار نوع ڕێگەمان هەیە ڕێگەمان هەیە تەمان ڕێگەیەکیان پێشەوەی بکە بێینە سەر ڕێگەکەمان باسی ڕێگەکان بکەین. من میوانەکەی تریشمان وەرئەگرم بۆش کە لەگەڵمانە لە گفتوگا بێت بەڕێزیان کاک دیلمان حەمەد نادر لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەویش بەخێر هاتن تەکەین. زۆر سپاس کە لەگەڵمانیت ئەمڕۆ و دەمانوێت لە جەنابیشت پرسیار بکەین چونکە وا باس کراوە لە لای من کە پرسیارەکانشم بۆ ئامادە کراوە کە بە جەنابتی بگەێنم لە ئیتر هەر پرسیارێک بێ کە پرسیاری خەڵکن یاخود پرسیاری ئەوەیە کە بزانین تا چەندێک ئێوە ئەتوانن ببنە هۆکار بۆ ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ یاخود با بڵین ئەو قەرەباڵقەی کە لە ناو ڕێگە هەیە کەمی بکەن پێم وابێت ئێوە پێشنیارێکتان کردووە بۆ یەکە هاتوچۆ ڕێگەی هاتوچۆکان کەمی قەرەباڵقەی کەم بکرێتەوە یاخود کەمتر ڕووداوی هاتوچۆ ڕوودات با بزانین جارە پێشنیارەکەتان چی بووە؟ زۆر سپاس ئەوەی کە ئێمە باسمان کردو لەسەر قەرەباڵغی سنتەری شاری سلێمانی کە لە چوارچێوەی شەقامی 40 مەتریە قەرەباڵغیکی زۆر بەدیەکرێەوە پێشنیاری کۆمەڵە پێشنیارمان خستۆتە ڕووەویش یەک لەوانە ئەو شوێنانی کە قەرەباڵغی زۆری لەسەرەوە هۆکارەکەی پەڕێنەوەی پیادە و هاتنە سەر شەقامی پیادە و دەستگێڕەکانە ئەکرێ ئەو شوێنانەدا بخرێەوە لە ڕێی ژێرگوزەرەوە لە چەند شوێنێکی ئەو شەقامانە سوود لە ژێرگوزەر وەبگیرێ بۆ هاتوچۆکردنی با بڵێن پیادەکان و بە شێوەیە لە شێوەکانەمە بتوانێت بەشێک لە قەرەباڵقی سەر شەقامەکان کەم بکرێتەوە لە لایەکە توانرێت ئەگەر ئەمە نەکرێ بەشێک لە شەقامەکان کاتی خۆیەتی کە بکرێتە شەقامی پیادە چونکە سنتەری بەشێکی زۆر لە شارەکانی دنیا کە نزیک سنتەر بەشێکی زۆری شەقامەکان شەقامی پیادەن و دەکرێت لە سلێمانیش شەقامی مەولەوی شەقامی گۆران شەقامی کاوە بکرێتە شەقامی پیادە هەروەها شەقامی ئۆرزی بە هەمان شێوە و هاتوچۆکردن لەو شوێنە قەدەغەکرێوەشکرێ کاتێکی دیاریکرا و بکرێتە شەقامی پیادە بۆ نمونە لە حوتی بەیانی تا 9 شەو بکرێتە شەقامی پیادە و لە هەمان کاتە بۆ کەسانی کە جوڵیان کەمە یان توانای جوڵیانەیە خاوەن پێداویستی تایبەتن یان کەسانێک کە ناتوانن هاتوچۆ زۆر بکەن دەکرێت سوود لە جۆرەکانی قیتاری شەمەندەفەری سەر شەقامەکانە و شەمەندەفەر ساکارانەی کە بە تایاڕۆن هەروەکو ئۆتۆمبیلێک ڕێەکەن یاخۆت دانانی کۆمەڵەیە تەکسی تایبەت لەو ناوچانەکە تایبەت بن بە هاتوچۆکردنی پیادە و بە کۆمەڵ بتوانن سەرنشینەکان یان پیادەکان بجێزنەوە. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک دیلمان من ئەگەڕێمەوە لای جەنابێت دیسانەوە دەگەڕێمەوە لای کاک قادر بۆ هۆکارانەی کە باسی کردەمە پێشنیار بوون کە ئەو هۆکارانە بوونەتە هۆیە کە ئەمان پێشنیاری ئەوە بکەن بۆ دروستکردنی ئەو ئەندەرپاسەکان یاخود بۆ لەبەر کەمەندامان بتوانن هاتوچۆ بە ئاسانی ئەنجام بدەن. با بزانین جارە سەرەکیترین هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ چین؟
دیارە سێ هۆکاری سەرکی هەن کە ئەبنە پیاکدادان و وەرگەڕان یاخود ئەبنە هۆکاری دڵتەزیێن هۆکاری یەکەم هۆکارە مرۆیەکەی عامیلە بەشەرێکی واتە قائیدی ئۆتۆمبیلەکە ئەوەی کە ئۆتۆمبیلەکە بەکاردێن یاخو ئەوانی شقامەکان بەلاقەکانیان بەکاردێن ئێنی ئەو مرۆڤە هۆکاری سەرکیە یعنی وەکو ئەڵێ ئینسان محور الحدث سەرچاوی هەموو ڕووداوەکان ئینسانە ئەجا لەبەر ئەوە سەرچاوی یەکەم عامیلە بەشەرەکەی واتە سەرچاوی هەموو ڕوودا و کارەساتە دڵتەزیێنەکان یەکەم خاڵی گرنگ مرۆڤە ئینسانە قائیدی ئۆتۆمبیلەکە ئەوانی بەلاقەکانیان شقامەکان بەکارێن دووهەم خراپی شقامەکان و تێکچوونی کەشوهەوە وسێهەم نەبوونی مەرجەکانی توندوتۆلی ناو ئۆتۆمبیلە بەڵام من هەر ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە هۆکاری یەکەم ئەم مرۆڤە ئەبێ باش پەروەردە بکرێت لە پێر ئەوەی کە تۆ مۆڵەتی بیتێ ئەبێ دروستی کەی چۆن شوفێرە یعنی نەک ئاسایی مۆڵەتی بیتێت کە بەڕاستی ڕوودا و کارەساتەکان لە هەڵکشاندان و کاریگەری خراپی بەڕاستی لەسەر دەوری ئێمەمانان بەجێرتەوە کوڕێکراوەکان کە ئێمە پاڵپشتێکین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتێکی تەواویشین بۆ بەڕێوەبەرایەتەکانی هاتووە ئەگەر چی دامیشمان ناکەن ئێمە ڕێکخراوەکان تا ئێستا هیچ هاوڵاتیەکە هیچ دەستگایەکی حکومی هاوکاری ئەم ڕێکخراوانە ناکە کە ئێمە تەقییدی یاساکانی هاتووەکەین بە شێوەیەک لە شێوەکان بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین کە بەڕاستی ڕۆژانە خوێنی جگەرگۆشەکانمان لەسەر شەقامەکان دەڕێت بەڵام کە وەکو هۆکاری یەکە من باس کرد ئەگەڕێمەوە بە هۆکاری دووەم کە تێکچوونی کەشوا و نەبوونی جادەکانە من ئەم جادە ئەم شەقامەی کە کراوەتەوە بینی ڕۆبیا گۆپاڵ و هەولێر دووەک یعنی بەڕاستی ئارام بەخشە من جارێک کرد دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم و ئەم شەقامە بەڕاستی لە ڕوودا و کارەساتەکانی لەو کارەساتە دڵسەزێنانە کەمەکاتەوە بەڵام ئەبێ ئەو ڕێگایی کە دروست کراوە یا هەیماکانی هاتووی دابنرێ ڕۆشنایی تیادا بنرێ و هێڵکاری تیابکرێ بۆیاخ بکرێ بۆ ئەوەی کە برای شوفێر بزانانی وە دوایەوە ڕێژەی تیژ ڕەویشی تیا دابنرێ وەلحاڵ ئەم شەقامە منی دڵخۆش کرد جارێکیکە و هەزار جاری کرد دەستخۆشی لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانەکەم سەردەم ئەو کارمەندانەی ئەم کۆمپانیا خۆماڵەی کە بە دەستەڕەنجینەکانیان توانیان ئەم شەقامە بەرهەم بێنن بۆ ئەوەی کارەسات و ڕوودا و دڵسەزێنەکان ڕوو لە کەمی بێ بەڵێ هەرواشە کابینەی نوێم لە کاتی دەستپێکردنی و زۆر گرنگی داوە شەقامەکان و دروستکردنی شەقامە گشتیەکان بە تایبەتی 120 و ئێستاش کار بۆ ئەوەی سلێمانی شەکرێت من ڕۆمەوە لای کاک دیلمان باسی ڕێگاوبانمان کرد کاک قادرگوتی کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ڕێگاوبانە ئێمە دەزانین سلێمانی هەر خۆی بۆ خۆی شارێکە بەرتەسکە کەمێک شەقامەکانی ناو سلێمانی ئەمە نابێتە هۆی ئەوەی کە قەرەباڵخێکی زۆر دروست ببێت لە ناو سنتەری شارە خۆی کێشەی شاری سلێمانی لە ڕووی جوگرافیەوە هەڵکەوتەکەی کەوتوتە ناوچەیەکەوە کە شاخاویە کە دەرفەتی فراوانکردنی شەقامەکان زۆر ئاسامە و لە هەمان کاتە لە سەرتاشەوە ئەم شارەکە دروست کراوە بە خەیاڵی شارێکی گەورە دروست نەکراوە وەک چۆن کە هەولێری پایتەخت لە سەرتا کە دروست کرا یان دوای ئەوەی کە لە زمانی حکوومەتی بەعاسا نەخشێ بۆ چێشرا وەک پایتەختێکی ئۆتۆنۆمی ئەژمار کراوە هەندێک حساباتی بۆ کرا کە شەقامەکان بە فراوان بن و هاتوچۆتیای ئاسان بێ گەرچی ئەمە لە سلێمانیا بەو شوێنە نەکراوە هەرچەنە لە ڕووی جوگرافیەکەشەوە ڕەنگە ئەوەنگە یاری دەدەن نەبێت تۆ بتوانی شەقامەکان بە شێوەیەکی بەرچاو بەرفراوان بکەیت کێشەکە ئەوەیە کاتێکە تۆ خنکانە هەبێ یان قەرەباڵغی زۆرە لەسەر شەقام هەبێ کاتێکی زۆری هاوڵاتی کاتێکی زۆری مرۆڤ بەفی ڕۆڕە هەم ژینگە زۆر پیسە بێ هەم سوتەمەنی زیادە با بڵێن ئەسووتێت و بەفی ڕۆچێ و هەم کاریگەری دەرونی و کۆمەڵایەتی لەسەر هاوڵاتیانە بێ بۆیە کاتێکە تۆ باس لە ڕووداوەکانی هاتشۆکەی بەڵێ یەکێک لە هۆکارەکان ڕێگەوبانە بەڵام کاتێکە ڕێگاکان قەرەباڵغی زیاتری ئەچێتە سەر ڕەنگە ئەمە هۆکاری با بڵێن ڕووداوەکان زیاد نەکات بەڵکو
خنکان بە شێوەیە دروستکە لە ڕووی چکەوە زەرە لە مرۆڤایەتی باوەڕ لە ڕووی چکەوە وا لە ئێمە کاکە بیر لەوەکەینەوە کە چۆن چارەسەر بۆ با بڵێن ئەو گرفتە بدۆزرێتەوە کە لە ناو شاری سلێمانی بە تایبەتی. بەڵێ کاک دیلمان پرۆژەکەی ئێوە تا چەند هاوکار ئەبێت بۆی کە ئەو لۆدەی کە ئێستا هەیە کەم بکرێتەوە لە سنتەری شارە؟ خۆی پرۆژەکەی بە بریتە لەوەی کە چۆن وا بکەین ئەو قەرەباڵغ و خنکانە زۆرەی کە تەنانەت ئێستا کە بەشێک لە با بڵێن فەرماگەکان و قوتابخانە و خوێندنگاکانیش لە کاردانین و هاتوچۆی ئەوانش بە شێوەیەکی بەرچاو نییە. هێشتا شەقامەکان قەرەباڵغێکی ئێجگار زۆری پێوە دیارە کە ئەگەر ئەوانش بکەون ئەگەر ڕەنگە خنکانێکی زۆر دروست بێ هۆکارە سەرچێکە ئەوەیە کە بۆ نمونە لە هەموو شارەکانی کوردستان ڕەنگە تا ڕادەیەکی باش بە پێی قەبارەی شەقامەکان ئۆتۆمبیل هاوردە نەکراوە زۆر زیاد لە پێویست هاوردەی ئۆتۆمبیل کراوە کە ئەمە لە چەند شارێکی تری جیانە ئەمە ڕوویداوە بەڵام لە کاتێکا کە ئەمە ڕوو ئەدات بیر لە فراوانکردنی تۆڕی ڕێگاوبانەکان دەکرێتەوە و بیر لەوە کرێتەوە کە چۆن ئەو خنکانانی کە دروست بوون چارەسەرکرێن. ئەوەی کە ئێمە پێشنیارمان کردووە ڕەنگە بەشێ لەو قەرەباڵغیە چارەسەر بکاوە ئەو خنکانە زۆرەی کە لە ناو سنتەری شاریە لە چوارچێوەی شەقامی چلی سلێمانیە هەیە بەشێکی کەم کاتەوە. جا ئەوەی کە پێشنیارمان کردەوە بە چەند خۆناغێکە یعنی ئەتوانرێت یەکیشیان جێبەجێ بکرێ ئەوەی کە ئاسانە و کاری لەسەرەکەی ڕەنگە بتوانرێت لە سەرتاوە ئەوە جێبەجێکرێ و لە داهاتووشە تا ئەو کاتەی ماستەپلانێکی باش بۆ شارەکە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەتوانرێت ئەمانی تر بەکار برێنێ. بەڵێ کا قادر باسمان لە ڕووداوەکانی هاتوچۆ کردمە هۆکارەکانی ئەی چی بکەین بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر ببێتەوە و قەرباڵغی سەر شەقامەکانیش کەمتر بێت؟ وڵی ئەوەی کە زۆر گرنگە بایەخ بدرێ بە نووسنگەکان تەبیعی و هەروەها ئەو پێدانی مۆڵەت ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان هەر شارەی بە بیرۆڕایەکی خۆی مۆڵەتی لێخوڕین ئەبەخشێ زۆر زەروریە مۆڵەتی لێخوڕین لە هەموو شارەکانی گرتووی و بەرنمەیەکی چڕوپڕی بۆ دابڕێژێ بۆ ئەوەی کە هەر هاوڵاتیەک مۆڵەتی لێخوڕین بەدەست دێنێ فعلەن شوفێر بێ فعلەن شوفێر بێ و بتوانێت قیادی ئۆتۆمبیلەکە بکە. بەڵام تەبیعی ئێستا و کەمکوڕی هەیە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە بەڕێوەبەرایەتەکانی هاتووە هەر بەڕێوەبەرایەتێک بەرنمەیەک تایبەت بەخۆی هەیە کە مۆڵەتی لێخوڕیندا لەبەر ئەوە زەروریە ئێمە پێش وەخت بەرنمەیەکی چڕپڕ دابڕێژێ بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان مۆڵەتی لێخوڕین ببەخشێ بە ئەو شوفێرانە بە مەرجێک نووسنگەکان بتوانن یاساکانی هاتووە تەفعیلکەن بە شێوەیەک نووسنگەکان هۆشداری بدەن بەو برایانی کە وانە دەخوێنن لایەن و ئەوانەی وانەبێژەکانیش بەرپرسیالەتی تەواو لە ئەسوانە چکە بەڕاستی من زۆر جار باسی ئەو خاڵە گرنگم گرتووە نووسنگەکان یعنی بەڕاستی بەرپرسیارن لە دروستکردنی شوفێر. بەڵام تا ئێستا من وای نابینم کە نووسنگەکان بە شێوەیەک لە شێوەکان بتوانن ئەم مرۆڤەی کە دەیەوێت مۆڵەتی لێخوڕین و دەست بێنێ وا ڕابێنرێ وا فێر بکرێ کە یاساکانی هاتووە بە شێوەیەکی شارستانیانە لەسەر شەقامەکان بەکاربێن. اینجا ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە مۆڵەتی لێخوڕین احتیاجی بەدەست دێنێ و یەتە سەر شەقامەکان بەبێ ئەوەی بزانێ چۆن یاساکانی هاتووە لەسەر شەقامەکان بەکاردێنێ. ئەمە زۆر گرنگە لای من کە هەر ئێستا من لە شارەکانی هەرێمی کوردستان دەبینم یعنی لێخوڕینی ئۆتۆمبیل بەنسبەت یاساکانی هاتووە خەرق دەکرێت یعنی جێبەجێ ناکرێت. لەبەر ئەوە ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە پێدانی مۆڵەتی شوفێری یەکگرتوو بێ لە هەرێمی کوردستان و دوای ئەوەش هەمیسانەوە خاڵی گرنگم ئەوەیە کە نووسنگەکان زۆر تەرکیز بکەن یاساکانی هاتووە و ڕاهێنانی شوفێرەکان بە شێوەیە لە شێوەکان بگەێنە ئەو براشوێرانە ئەشوفێرەکان بگەنە ئاستی ئەوەی کە بزانن چۆن یاساکانی هاتووە لەسەر شەقامەکان جێبەجێکەن. ئەمە گرنگە و دیارە طبعا ئێستا ڕووداوەکانی هاتووەکو ئاماژەم پێکردڕوو لە هەڵکشانە زۆر هۆکار هەیە یعنی دەتوانی دەستنیشانیکەی هۆکارێک لە هۆکارەکان مرۆڤی هەرێمی کوردستان بەڕاستی حاڵەتی درونی تاوانی
یعنی بێزگە لەوەش کە حاڵەتی دەرونی تەواو نییە دائیمە زۆر جار دەبینی لەسەر شەقامەکان بە هەڵە دەرەچن یان تۆنڕەوەن یان عەسەبین یعنی بەڕاستی ئەوەش غەمێکی گەورەی منە وڵاتەکەی ئێمە لە زۆر قەیرانایە. زۆر باشە کاک قادر با پرسیارێکی تایبەتیشە لێ بکەم ئەوەندە باسیەوەکەین پابند بێ خەڵک بە هەموو یاساکانەوە یاساکان جێبەجێ بکات قەت خۆ تووشی ڕووداوی هاتوچۆ بووی؟ من بە هیچ شێوەیەک تا ئێستا بڕۆ ناکەم یعنی تووشی ڕووداوێکی هاتووە من چونکە کەم ممارەسەی لێخوردنی ئۆتۆمبیلەکە. زۆر باشە لەبەر ئەوە درێژ بیت و هەراهاش بە سەلامەتی ئەگەر شۆفێریشەکەی هەرچەنەڵی کەم شۆفێریەکەم هەر سەلامەت بی لە کاتی شۆفێری. سپاس دەکەم من ئومێد دەکەم یعنی سەرجەم شوفێرەکان سەلامەت بن سەرجەم شوفێرەکان پابند بن بە جێبەجێکردنی یاساکانی هاتووە بە تایبەتی لەسەر شەقامەکان و برای بەڕێزم کاکدیلان باسی شارەکانی کرد بەڕاستی من ئەوە زۆر دەمێکە باز لەوە ئەەکەم کە هەرێمی کوردستان شارەکانی وەکو شێوەیە لە شێوەکان دیزاین نەکراوە ئەویش ئەگەڕێتەوە بە ئەو حکوومەتانی کە هەرێمی کوردستان هەنداگیر کردبوو کاتی خۆی ئێستاشی لەگەڵ بێکە ئێمە مەترسیمان لەسەر لەلایەن حکوومەتی داگیرکەرەوە لەبەر ئەوە شەقامەکان زۆر تەسک و پانوبەرین احتیمالە مەسەلەن هەولێری خۆشەویست چونکە دەشتاییە شەقامەکان تۆزێک باشتر بێ لە شەقامی سلێمانی بەڵام ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو بەرپرسانی کاتی خۆی کە لە حکوومەتی مرکزیە دامەزراوە مەسلەوە کۆسەڕووی شارەوانەکانەوانی دەوانەیە کەم تەرخەمیان کرد بێ لە دیزاینی شەقامەکان لە سەرەتاوە یعنی بەڵام ئێستا من گەشتبینم بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مەودای پێ بدەن ئەگەر ئازاری حکوومەتی هەرێمی کوردستان نەدرێ لەلایەن خەڵکێکی کاڵفامەوە بەڕاستی من دڵنیام حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیەکە و ئەتوانێت شەقامەکانی پانوبەرین بکە و هەر شتێک کە خەدەمی بێ بۆ خەڵک دڵسۆزانە بە پیری ئەوەشێ. بەڵێ ئەمە بەنسبەت حکوومەتەوە کە ئەو هاوکاریە تەواوی کە لەسەر ئەرک وشانی خۆیەتی ئەیکات بۆی کە هاوڵاتیان سەلامەت بن وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەتایبەت ئەو ڕێکخراوانەی کە سەر بە با بڵێن ڕێگا و بان و هاتوچۆ و ئەمانن با بزانین ئەم کۆمەڵە ڕێکخراوە کاری چیتان کردووە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک کاک دیلمان ڕووی پرسیارەکەمەکەمە جەنابێت بۆی کە خەڵک وشیار بن کە یاساکانی هاتوچۆ چۆن پەیڕەوی بکەن و زۆر خۆیان بە دوور بگرن لەوەی کە تووشی پێکدادان نەبن. خۆی ئەوەی کە ئەچی سەرشانی بابڕین ئەکشی سەرشانێتی کە یاساکانی هاتوچۆ بگەێنێتە هاوڵاتی لە ڕووی فەرمیەوە چەند بابڕین بەڕێوەبەرایەتیەک یان چەند لایەنێکی پەیوەندیداری حکومیەوە کاری ئێمە کاری ئێنجیۆیە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە سنوورێکی دیاریکراوەکو کە برێ بەڕێزم کاک عەبدولقادر فەرمووی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێستا هیچ فەندێک و هیچ هاوکاری چەند لایەن حکوومەتەوە نییە کە گەرچی لە وڵاتانە بەشێک لەوەی کە لەسەر ڕێگا پەیدا دەکرێیان لەوەی کە لە سەرپێچی شۆفێرانی سەرپێچیکارەوە دەستەکەوێت بەکارهێنرێتەوە بۆ سەلامەتی ڕێگەوبان و بەشێکیشی ئەدرێتە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تا بتوانن چالاکانە کاری ڕێکخراوی بکەن و کاریگەریان لەسەر خەڵک و هاوڵاتیش هەبێ. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە وەکو کە لەسەرتاوە هەین چەندین جار کۆمەڵی پرۆژەمان کردووە ڕۆڵمان هەبووە لەسەر پێشخستنی بەشێکی زۆر لە بوارەکانی هاتوچۆ لەسەر دیزاینی شەقامەکان لەسەر دانانی تابلە و هێما لەسەر دانانی سیستەمی هاتوچۆ لە هاوکاریکردنی خۆبەخشانە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بۆ شارەوانی بەڵام زیاتر ئەمە ئەگەر بمانێ نقطە بخینە سەر حرفەکانەوەیە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی ئەم مەسەلەیە وەرگرێ و هۆشمەندی هاوڵاتی کارێکی زۆر گرنگە بۆەوەی کە لە یاساکانی هاتوچۆ شارەزاییان هەبێ. یەکێ لەو خاڵانی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە منداڵی ئێمە پەیڕۆردە بێ لەسەر یان گۆش بکرێ لەسەر زانستی هاتوچۆ و لە خۆناغەکانی خوێندنە بە پێی پلەبەندی منهەجێکی تایبەتی بۆ دانرێ بەڵام بە شێوەیە کە ئەو منداڵە فێری سەرەتاکانی یاسای هاتوچۆ بکە و
مرۆڤێکی کامڵ بێت لە ڕووی هاتوچۆییەوە هۆشمەندیکی باشی هەبێت تا کاتێک کە گەورە بێ ئەگەر شەقام بەکاربێنێ یاخود ئەگەر ئۆتۆمبیل لێخوڕی لەسەر شەقام لە هەردوو حاڵەتەکەات توانای ئەوەی هەبێ تێگەیشتنیی باشی لە ڕووی هاتوچۆییەوە هەبێ بۆ شوێ توانین هۆشمەندی هاتوچۆ لە ئاسێکی بەرزا بینین لە کوردستان. باڵێ زۆر سپاس کاک دیلمان کا قادر دەگەڕێمە لای جەنابەت بەهۆی ئەو ئەزمونە زۆرەی کە هەتا لە بواری ڕێگەی هاتوچۆ ئەوانە پێمان بڵێیت زۆر جار پیاوان گلەیی لە شۆفێری خانمانەکەن ئەڵێن خانمان شۆفێریکی ئاستی باشیان نییە بەڵام بە کورتی ئەگەر بکرێت وەڵامم بیتەوە بەلای جەنابتەوە خانمان باشترن لە شۆفێری یاخود پیاوان کە لە ڕووی ڕووداوی هاتوچۆ نەک وەکو شۆفێریکردن کامیان کەمتر خۆی بەلای منەوە یعنی ئەو هاوڵاتی کە مۆڵەتی لێخڕنی بەدەستێنێ گرنگە شارەزایی تەواوی هەوێ لە پیادەکردنی یاسەکانی هاتووە لەسەر شەقامەکە دا ئەگەر نێری نەبێ ئەی مێی نەبێ بەڵام مکو ئەوەی کە من متابعم کردو چاودێری شەقامەکانەکەم بە تایبەتی خانمان یعنی هێمن و لەسەر خۆترن و تۆنڕەو نین لەبەر ئەوە هۆکارەکان زیاتر ئەگەر هۆکاری پیاکدادان و وەرگەڕانی ئۆتۆمبیل ئەژمار بکەم لەگەڕامەوە بۆ ئەوەی کە نێرینە یعنی نێرینەکان زیاتر سەرپێچی ئەنجام بدەن وەک لە مێینەکان لەبەر ئەوە من زۆر جار دەستخۆشی لە ئافرەتانەکەم کە دەتوانن ئەو ئەرکە قورسە جێبەجێ بکەن بەڕاستی ئافرەتی کورد هەموو شتێک دەتوانێت بکە ئیمکانێتی بخرێتە بەردەست ئازایانە دەتوانێت هەموو کارەکان ئەنجام بدا و هاوکاری خێزانی خۆشی بێت. بەڵێ کاتە کا قادر ئەو شۆفێرەی کە یاسا پەیڕەو ئەکات ئەگەر خراپیش بێ باشترە لە شۆفێرێک کە ئەزمموی هەیە بەڵام یاسا پەیڕەو ناکات بۆیە لێرە بۆ دەرئەکەوێت کە ئەوەی کە یاساکە پەیڕەوەکات لە کاتی شۆفێریە زۆر باشترێکە ئەگەر هەرچەند ئەزممونیشی نەبێت لەوەی کە ئەوی پێڕەوکردنی یاسا لە هەر هەموو کۆمەلگایەکە دیاردەیەکی شارستانیە بەڕاستی بەڵام من ئەگەڕێمەوە بۆ سەرەتایەکی کە من وەکو بەڕێز کاگدیلمان باسی قوتابی و هۆشیاریدان بە قوتابی و من خۆبەخشانە هەتاکو کۆرۆنا دروست نەبوو من هەموو ڕۆژێک بەیانیان دەچوومە قوتابخانەکان ئامۆژگاری و ڕێنمایی ئاڕاستاکردن و پۆستەراتم لەسەر حسابی خۆم دروست دەکرد و دەمبەخشیە قوتابیەکان بۆ ئەوەی کە ئەم مەسەلەی هاتوچۆیە بگەێنمە گۆشیان بکەم بەو فکری کە چۆن بتوانن کە تەمەنیان هەڵکشا چۆن بتوانین یاساکانی هاتوچۆ جێبەجێبکەن بەڵام بەداخەوە زۆر جاریش من پەیوەندیم کردووە بۆ بەڕێز وەزیری پەروەردەوە پەیوەندیم کردووە بە بەڕێزان و وەزارەتی ناوخۆ کە یاسای هاتوچۆ لە وەزارەتی پەروەردە یاسای هاتوچۆ بچێتە بواری خوێندنەوە و هەروەها بۆ وەزارەتی ناوخۆش داوام لێکردوون کە پەیمانگایەک بۆ پۆلیسی هاتوچۆ بکەنەوە کە بتوانن شارەزایانەتر یاساکانی هاتووە لەسەر شەقامەکان جێبەجێ بکەن. باشە زۆر باشە کاک ئەمید قادر زۆر سپاس دەکەین کە لەگەڵمانە بووی تا ئەمڕۆ ببورێمە کاتەکەمان زۆرکەمە بۆیە من هەڵی ئەوەم ئەداکە بە کورتی لەگەڵ تابم و هەروەها میوانەکەی دیکەشمان ئەوش سپاسیەکەین کاک دیلمان کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ترافیک بوون لەگەڵمانە سپاسی هەردوولاتانکەین هیوادارین تەمەندرێژ بن و دەستی هاوکاریەکان لەگەڵ ئێوە بێت بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کەم ببێت. وەڵاهی زۆر زەروریە هەر هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن تەفعیلی یاساکانی هاتوچۆ بکەن یعنی ئەگەر حەدی ئەدنا هەر لە مانشێتەکانە ئامۆژگاری و ڕێنمایەکان بنووسن بۆ ئەوەی کە خەڵک تێبگا شارەزایی پەیدا بکە لە جێبەجێکردنی یاساکانی ئەوەی ئەرک بێ لەسەر شانی ئێمە وەکوان بەرنامەی لە خزمەتتان نابین و زۆر سپاسانەکەی کە ئێوە ئەمڕۆ میوانی بەرنامەی ئێمە بوون با پێکەوە بچینە گۆڕانکاریەکانی ڕۆژی کەش و هەوای شارەکانی کوردستان بزانین چۆنە.
بەڵێ گەڕینەوە لاتان بە بابەتێکی تر کە ئەویش هێرو مەولودیمان لەگەڵایە وەکو پامنێران کە هەموو بەیانیانێک پامنێرانمان لە شەر و شاشکەکان لەگەڵمانن. هەولێر یەکێکە لەو شوێنانەی کە زۆر شوێنەواری کۆن و ئاسەواری کۆن یاخود شوێنی دێرینی لێیە. پێم وابێت ئەمڕۆ هێرۆ لە شوێنێکە لەگەڵمانایە کە شوێنوارێکی دێرینە بە بزانین هێرۆ چی بۆ ئامادەکردوین لەم بەیانیە بۆ ئێمە و بینەران. چۆنی هێرۆ؟ ڕۆژت باش. ڕۆژ باش سۆڤان هیوای ساغ و سلامەتی بۆ هەموو لایەکتان لەگەڵ سەرجەم بینەرانی کوردستان 24 وەکو خۆت باس کرد هەولێر شوێنێکی دێرینە چەندین گەڕەکی کۆنی هەولێر ماوتۆجێ لە ناو قەڵاکەی هەولێر کۆمەڵی گەڕک وەکو تاجیل و ئارەبان و هەروەها منارەوانە کۆمەڵە خانووی کۆنی تێدایە. بەشە لەم خانوو کۆنانە دووبارە هاتوون نوێیان کردوێتەوە. ئەمە یەکێکە لەو خانوو هەر بەستای لە کۆنەکە ماوە کە من دەچمە ژوورەوە بەحسی دەکەین تەنانەت دەرگاکانی باخچەکەی وەکو خۆی ماوەتەوە بەڵام تەنها فۆرمێکی نوێیان پێداوە بەڕانکردن ئەگەر سەری پەنجەرەکانی خۆی دەرگاکە بکەین هەمان فۆرمی قەدیمی ماوەتەوە هیچ گۆڕانکارێکی تێدا نەکرد بۆ هاوکارشم هاوکار بم ئەوەی کە دەبینن کانیش هەمان فۆرمی قەدیمە هیچ نوێکارێکی تێدا نەکرا تەنها دیوارەکانی ڕەنگ کراوە دەرگاکان هەمان فۆرمە بە ستایلێکی نوێ تێکەڵکردنی مۆدێرن و لەم ئێستا کە ئەو خانوە ئەو شکڵی بمێن بۆ شێوازە بمێنێتەوە بەڵام بێت بە شوێنێکی تایبەت بتوانێت کە شێوازێکی ستاتیکایی هوەری بەخۆی و بگرێ بەکاری بێنەوە زۆرن ئەو خانوانەی کە بەم شێوازە لێرە جا سۆڤان لێرە کەشوهایەکی زۆر زۆر خۆشە ئەگەر سیر بکەیت بە گوڵ و گوڵزارێکی زۆر جوان ڕازاندویانەتەوە دیمەنێکی جوانیان پێداوەوە تەنانەت دیوارەکانی بە نەقشونیگاری زۆر جوان شێوەکاری زۆر تایبەتیان لەسەرکەوەکو خۆت دەبینی و بینەرانیش دەبینن وەکو ئاماژەم پێکرد لە دەرگاکان و لە دیوارەکانە هەمووی ئەگەر سیر بکەیت هەمان فۆرمە هیچ نوێکارێک نەکراوە تەنها ڕەنگراوە. کاک سەفین حەمید کە چایەکی ستاتیکایی هوەری باشیە وەکێکە لە وێنەگرەکانی کوردستان ئەم کارەی کردووە ئەم دیزاینی ئەنجامدا ئەم شوێنەی کردوێتەوە بە کاری تێدا کردووە بەیانی با کاک سەفین. بەیانی باش لێەوە و بینەرانی کوردستان 24. کاک سەفین ئەم شوێنە کۆنە بەم شێوازە هەڵت بژاردوێتەوە بۆ کارێکی هوەری بە تایبەتی جەنابی شۆک و فۆتۆگرافێک تا چەنە گرینگە بۆچی وات کرد؟ زۆر سپاس بێگومان شاری هەولێر پێویستی بە چەندین شوێنی ئەو حالە هەیە ئەمە بیرۆکەکە لەوەی هات کە هەوڵ بدەین شوێنێک یان سنتەرێک بۆ بە تایبەت لە بووای فۆتۆگرافی هەمان بی بەڵام دەبینی مەسەن لە زۆربەی شوێنەکان مەسەن بینایی نوێ و تای بینایی نوێ بە شێوازەکی مۆدرن هەیە بەڵام ئەو نەوع جیانە زۆر کەمە لە ئەوەی بەدوای ئەوەی گەڕان کە شوێنێک هەبی هەریش نزیک سنتەری باژێری بی و هەریش هەست و ڕوحیەتە چی تێدابی کە مەسەن شاری هەولێر بەوەی ناساوە کە مێژوویەکی زۆر یەکێک لە کۆنترین شارەکانی کە لەوەی هات ئەو خانیمان دیتەوە بەڕاستی خانێکە تۆ زۆر کۆنە دەگەڕێتەوە بۆ ساڵی سیەکان و چلەکان زۆر پێویستی بە ئەوەیە بوو کە نوێژەن بکرێتەوە بەڵام ئێمە هەوڵماندا شتەکان هەمووەکی خۆی بمێتەوە بێ ئەوەی دەستکاری بکەین بەڵام هەندێک وەکو بڵێن هەندێک شێوازی هوەری و فەنیمان ئیزافە کرد دەبتە شوێنێک بۆ کۆکردنەوەی فۆتۆگرافەرەکان هونەرمەندان و بەتایبەت گەنجان کە دێنە ئێرە هەست بە ئەوەی دەکەن کە مەسەڵەن ئەو شار مێژووی هەیە ئەو خانیانە هەستەکی هوەریان دەداتێ جا لێ گەنج هەیە دێ مەسەڵەن ڕسم دەکات جێلەوە پێشوازی خەڵکەکە کە هاتن بینیان ئەم دیمەنە بە تایبەتی ئەم کۆنە بستایلە کۆنە بەم شێوازە ڕاست چت پێ دەڵێن چۆن باس دەستخۆشیم لێ دەکەن و دەڵێن کە دەینە ئێرەیان ئەو شوێنەی دەبینین هەست بە ئارامی دەکەین ینی ئارام بەخشە ئەو شوێنە هەیە مەسەڵەن یادگاری هەیە لەگەڵ پێشوو کە مەسەڵەن خانیەکانی هەولێر زۆربەی ئەو ستایلە بووە هەیە مەسەڵەن کە دێتە ئێرە هەست بە گەڕانەوەی بۆ زیکرەیات و مێژووی خۆی هەست دەکە کە مەسەڵەن ئێرە شوێنەکە کە پڕ ڕەنگ و ئەوانەیە هەست بە ئارامی دەکات. سپاس دەکەین
ستەفین سەرکەوتم بۆ تۆ نمونە زۆر بێ سۆڤان من هەوڵەدەم زیاتر بەحسی ئەم خانەوەکە بەڵام لا نیوزفیچرێک و راپۆرتێکی تایبەتە بۆی کە بینەرانی کوردستان بیسوار بە هەروەها خەڵکی شاری هەولێری زیاتر ئاگاداری ئەم شوێنە بن گەڕەکەەکانی بەتایبەتی ئێرە وەکو ئاماژەم پێکە منارەیە زیاتر بێنەوە دووبارە نوێکاری بکەن لە ئەم شوێنانە کە با نەبێتە کەلاوە بۆ شوێنە بۆ شێوازە ژوێرانە نەبێ ئەتوانێت شوێنێکی ستاتیکای هوەری و جوانیش بۆ هوەرمەندان دروست بکات و خەڵکیش سەردانی بکەن. باشە زۆر سپاس دەکەین هێرۆ کە ئەم بەیانێ لەگەڵمان بوویت و ئەو شوێنە دەرینەت قستا بەردیدی بینەران هەر کەسێک کە یادگاری هەبوو بێت لەو شوێنە ئێستا بیری هاتۆتەوە و چاوەڕێی راپۆرتەکەش دەکەین لەم ڕۆژانێ. زۆر سپاس. دەینە سەر بابەتێک کە بابەتێکی بەرهەمی ناوخۆییە جوتیارانی قەزای بەردەڕەش لە سنووری پارێزگای دهۆک دەستیان بە درێنەکردن و کۆکردنەوەی بەرهەمی برنج کردووە. جوتیاران بە ئامێریکی هەباشە برنجەکە سپی دەکەنەوە و ئەو برنجەشی بۆ خواردن ئامادە دەکرێت لە ئاشی دەکەن و ساڵانە 240,000 تۆن برنج لە وڵاتانی دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و لە وڵاتانیش جیاوازی هەیە چاندنی برنج هەندێک وڵات هەیە لە قەتپاڵی کێوەکانە برنج دەکێڵن هەندێکیش وەکو کوردستان ئەبێ شوێنێکی هەبێ بەراو بێت ئاوەکە بە بەردەمیا بڕات و بە بەراوی بێت بۆیە با پێکەوە ببینین کە ئەمان بە چ شێوەیە برنجەکان کێڵاو ئێستا چۆن دەیت. جوتیارانی سنووری قەزای بەردەڕەشی سەر بە پارێزگای دهۆک وەرزی کۆکردنەوەی بەرهەمی برنجی ئەم ساڵیان دەست پێ کرد و تەنیا لەو سنوورە 3 جۆر برنج بەرهەم دەهێنرێت. جوتیارێک کە 45 دۆنە مزەی بە برنجدا چاندووە دەڵێت بەهۆی کۆڕۆنا برنجی ساڵی ڕابردووشیان ماوەتەوە و هێشتا نەفرۆشتراوە. تێکی دەدەی و ئەوەی دەکەی وەختی شک بوو مەکینای دەینین وەختی مەکینەکی دەینین هەباشە ئەو چەت لوکای لە هەباشەی دەکەین وەختی لە باشەمان کرد سپی دەبی سپی دەکەی لۆ خۆ دەوجالی دەگری دەبەیە ماڵیان دەبێ بازار دەیفرۆشیان لۆ خواردنێن دەکەوە ئێستا سعر بە تەواوی نەبوویتەوە ئەو ساڵ بەڵام پار ئەو تەحە ئەمبەرە کیلۆی لە 3000 تا 4000 بوو یەکسەر وەختی ئەتو بتەوێ بکەشی و 6 مەیەکە لە 2000 تا 3000 بوو و تەحالفەکەش لە 1500 هەتا 2 ڕوبعێکی 2.5 ئەوە سعرەکەی بوو پار بەڵام ئەو ساڵ 10-12 ڕۆژی سعرەکەی دەبتەوە. برنجی دروێنەکراو بۆ چەند ڕۆژێک لە شوێنێکی دیاریکراو هەڵدەخرێت دواتر لە ڕێگەی ئامێری هەباشەوە سپی دەکرێت و پاشان هەڵدەگیرێت. ئەو بڕە برنجەی بۆ خواردن ئامادە دەکرێت دەبێت لە ئاش بکرێت. جوتیاران هیچ مادەیەکی کیمیایی بۆ بەرهەمهێنانی ئەو برنجە بەکار ناهێنن چونکە پەیینی کیمیایی قەدی برنجەکە درێژ دەکات و بە شنەبایەک دەکەوێت. دلۆ شکەین ئێرەش 30 جور دەرچن هەندێک علەفیە ئەبێ دیگەش دەرچیت بۆ دڵما و ئیپرۆخشتی و دەرچیتن ئەوەش لێرە دەرچیتن یە برنجی سۆفیل لێرە دەرچیتن یە خۆرنی خودی هەر شوڵۆ برنجە پێتکەین بەس بیداتی دو هەیڤۆ شوڵەکەەوە بۆشە پشتی ئینگلیشتی شوڵەکە زەعیفیت ئیلۆیەک تەڵەب کات هەف لێرێ سلەیمۆنیە بۆ ڕەوۆنکەی نەخۆ وێرێ بە کێم بیتن هەمە نەوەتێت تەحۆلفە عەمبەرە شەشمەیە. جوتیارانی هەرێمی کوردستان ساڵانە لە مانجی یارەوە وەرزی چاندنی برنج دەست پێ دەکەن و لە کۆتایی مانجی ئۆکتۆبەر درێنەی دەکەن. پرۆسەی درێنەکردن تا دەگات ئامادەکردنی برنج با چەند قۆناغێکدا تێدەپەڕێت. برنج با پێیجۆری خواردنەکان ئامادە دەکرێت وەک برنجی دۆڵمە و کفتە و خواردنی سەرەکی ئەوانە هەموو زیاد دەکرێنەوە. بەپێی ئاماری وەزارەتی کوشت و کاڵیژ ساڵانە 240,000 تۆن برنج لە وڵاتانی هندستان، رووسیا و ئەمریکا بە بەهای 250 میلیۆن دلار هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. بەڵێ دەینە سەر بڕگەکانی دیکەی ڕۆژباش بەڵام پێشەوەی کە بێمە سەر ئەم بڕگەیە ئەوەمان لەبیر نەچێت کە خاکی هەرێمی کوردستان زۆر بەپیتا و زۆر گونجاوە بۆ زۆربەی بەرهەمەکان و بارانێکی باشیشمانەیە هەرچەند هەندێک برنج هەیە دەبێت بارانەکە لە 1200 میلم زیاتر بێت ئەو کاتە ئەو برنجە زۆر تامێکی جیاوازتری ئەبێت. بێگومان لە کوردستان شەتوانین ئەو برنجە کوردیەی خۆشەی خۆمان کە هەمانە لە بازاڕەکان ساغ بکرێتەوە خەڵک بکەنە برنجی کوردی و برنجی خۆماڵی خۆمان. بەڵێ دێنە سەر بڕگەیەکی دیکەمان کە بۆی ئێمە بۆ هەموو کوردی زمانانی دنیا بەرنمەکەمان پێشکەش ئەکەین بۆیە پێشمان خۆشە کە بڕگەیەکمان هەبێت تایبەت بێت بە زاراوەکان و ئەمڕۆژ چەند وشەیەکمان بە زاراوەکانی سۆرانی کرمانجی هەورامی و زازاکی بۆتان ئامادە کردووە کە من دانە بەدانە دەیان خوێنمەوە و من خۆم زۆر سوودی لێ وەرەگرم چکە بۆ زازاکی و بۆ کرمانجیەکە
و کەمێکیش هەورامێک کە تۆزە لی شارەزا هەم بەس ئەو دوانە فێر ئەبم بەڵێ ئەمەش ئەو وشانەیە توشبوون بە سۆرانی بە کرمانجی پێی دەڵێن پێکەتن و بە هەورامی توش بیەی و بە زازاکی پێک و تەش و بە سۆرانی بە چارەسەرکردن دەوترێت چارەسەرکردن و بە هەورامی چارەسەرکردەی و بە زازاکی چارەسەرکردن و بە سۆرانی دێنە سەر وشەیەکی تر کە بە هەستکردن دەڵێن هەستکردن بە کرمانجی پێی دەوترێت هەستکردن و بە هەورامی پێی ئەوترێت هەستکەرۆ و لە زازاکیش پێی دەوترێت هەستکردن نزیکن لە یەکەوە ئەم چەندانەیە و لە سۆرانی وشێکی ترمان هەیە کە گۆڕانکاریە لە کرمانجی پێوترێت گوهارتن و بە هەورامی فارایۆ و لە زازاکیش پێی دەوترێت بێدیلیانش و دەچین لەسەر وشێ و ئاخردانەمان و کۆتایی وشەمان کە نوێبوونەوەیە بە کرمانجی نۆبوون و هەورامی تازە بەیۆ و بە زازاکیش نوێکردن ئەمە ئەو شانە بوو کە پێکەوە هەم من خوێنمەوە هەم ئێوە گوێبیستی بوون و لەگەڵ میشایەوە هەڵدەن بیڵێنەوە بۆی کە ئەو وشانە وردە وردە فێر ببین. دێنە سەر بابەتێکی دیکە کە بابەتێکی وەرزشیە و ئەمە ئەبێتە هەرچەند ئێستا من لێرە باسی کاتەکانەکان بەڵام ئەوانەی کە حەزە وەرزشن و خولی پاڵەوانەکانی ئەوروپا و چامپیۆنز لیگ بەڕێوە دەچێت و ئێمەش کاتەکانتان بۆ دەخەینە ڕوو کە چ کاتێکن کاتەکانیان بەم شێوەیە ئەبێت کە یانەکانیش کامیانانە ڕیال مەدرید لەگەڵ شاختار کاتژمێر 55 خولەک بە کاتی هەولێر یاریان دەست پێ دەکات و ڕێدبۆل سالزبێرگ لەگەڵ لۆکۆمۆتیڤ کاتژمێر 55 خولەک بە کاتی هەولێر دەست پێ دەکات و یانەی بایر میوشن لەگەڵ ئەتلانتیکۆ مەدرید کاتژمێر بەڵێ کاتژمێر 2 خولەک پێم بێت بە کاتی باشووری کوردستان و یانەیەکی دیکە ئەنتەر میلان و بۆریسیا مۆنشانگلادباخ کاتژمێر 10 شەوە دیسانەوە بە کاتی هەولێر و مانچستەر سیتی و پۆرتۆ کاتژمێر 10 شەو و بێجگە ئەمانەش ئۆلیمپیاکۆس لەگەڵ یانەی مارسێ کاتژمێر 10 شەو و یانەیەکی دوو یانەی دیکەش کە ئەوانیش ئایاکاس لەگەڵ بۆریڤەرپول کاتژمێر 10 شەو بە کاتی باشووری کوردستان ئەو یانانە یاریان دەبێت بە هیوای ئەوەی کە هاندەرانیان بەدڵی خۆیان بێت و بەدڵی ئەوان براوە بن و ئەم شەو زۆرینە یاریەکان بەڕێوە دەچن بۆ هیوای کە هاوڵاتیان هەوڵی ئەوە بدەن کە لە کاتی چوونە دەرەوەیان یا لە هەر شوێنێکگەر بە یەکۆ کۆ ئەبنەوە یاریەکان دەبینن ئەوە پابند بن بە ئەوەی کە ڕێکارەکانی خۆپارێزی بەکاربێنن لێرە کۆتاییمان بە بەرنامەی ئەمڕۆی ڕۆژ باش هێنا ڕاستە لێرە کۆتایی پێهات بەڵام ئێستا کە من لە ستۆدیۆ چوومە دەرەوە دیسکی ڕۆژ باش دەستەکە بەکار بۆی کە بۆ سبەینە بابەتان بۆ ئامادەکات بە کوردی و بە کوردی بۆی ڕووسور بین سپێنێ لە لای ئێوە تا سبەینێ بەخواتان ئەسپێرم خەتانێت.